بۆچێ بووە پەلە بۆچی تێبینیت کردەوە ئێمە کوردەمی شارەوە بە پەلەین ینی بەیانەیە زۆر هەستا بۆ دەوام خەریکی کار نیوەڕێیەڵە هەڵەتەڵات بۆ ناخواردن ئێوارێ بۆ موبایل تەنانەت ئەو دەمی کە خەریکی چاخواردنەوەیەکشی چاخواردنەکە خەریکی فکر لە قیست و قەرزی سوێنە دەکەیەوە نازانم بۆ پێمان وایە کە خۆشبەختی لە داهاتوودا یعنی پێمان ئەگە فڵان ئۆتۆمۆبیلمان هەبیت خۆشبەختین یان ئەگە فڵان خانوویە بکڕین ئەو دەمی ئیستراحەت دەکەین با نمونەیەک دوو بنمەوە شاخەوانی دیتوایە کردوتەوە نیە دوو جور شاخەوانمان هەیە یەک جوریان پەلەپەلێتی زوو بگاتە سەر چیای سەفین گۆیژە قەندیل هەرجێکەیە پەلەپەلێتی زوو بگاتە لوتکە یعنی خۆمان و دەکا خۆی دەدڕێنێت دەیدی خۆ دەپسێنێ عرەقە دەکا هیلاک دەوێت تا دەگاتێک کە گەیشتێش هیچ تاقەتی نەماوە و تەخت لەوێ دەکەی و گەیشتمی خەڵاس یعنی ئامانجەکە تەنێ گەشتم بە لوتکە بوو نە گوڵێک دەبینێ نە دارێک دەبینێ نە مازەرێک دەبینێ خۆشی لێ شەکانی لەو شتانە نییە بەڵام شاخەوانێکی دیکە هەنگاو بە هەنگاو ئەو جۆرەکە دیکە شاخەوانەیە هەنگاو بە هەنگاو بۆوی وەک لوتکەیەک وە هەر هەنگاوە بەخۆی چێژی تابێت تێدا ڕێگە هەمووی بەجوانی دەبینێ هەموو شتەکان هەست پێ دەکا دارەکانن گوڵەکانن خودی ڕێگاکەیە هەر هەمووی دەبینێ ئەو نەوە شاخەوانیە واتە یعنی چۆن بێ ئامانجی یعنی ئامانج لوتکە نییە ڕێگاکە ئامانجە مانایەکی دیکە تۆین بڵێن بێ ئامانجی ئەتوو شتەکە دەکەی بەڵام بەبێ ئەوە ئامانجە دوورێکە دەمێشکتدا بێ ئامانجی بۆ مانایەنەکە تو تەمبەڵبی لە ماڵێ دانیشی بخەوی هیچ نەکەی نا مەبەست ئەوەی کە کاتێک کە نان دەخۆی تەنێ هۆش لە لای ناخواردنەکەوی کاتێکە دەگەڵ منداڵەکان یاری دەکەی مێشکت لای دۆلار و سیاسەت نەوی بە کوردەکەی خۆمان لەکوێی لەوێ بە داربەڕوت بینیوە ئەوان ڕناکەن بۆی کە ببن بە شتێک ئەوان گەشە دەکەن هەر لەجێ خۆیان بەهێز دەبن و سێبەر دەدەن تۆش ڕێک ئەوە یعنی پێویست ناکە ڕاکەی بۆی کە بێ شتێکی دیکە تۆ ڕێستە تاوایی هەر ئێستا بۆ خۆت معجزەی